ڕێژەیەکی تا ڕادەیەک بە باشی ئەزانم کە ژنان هەن بەڵام هێشتا پێویستمان بۆ هەیە کە ژنانێکی ئاکتیڤ و ژنانێکی ئازای ترمان لەگەڵا بن. هەر یەک لە بەرنامەکانمان بەرنامەی خۆمانمان داڕشتووە حەزب سەرپشکی کردوین لەوەی کە هەر بەربژێرێک بەرنامەی تایبەت بە خۆی هەبێت لە چوارچەوەی کارکردنی خۆیان ئەزمونونەکانی خۆیان بەرنامەیەکی گشتی حەزب هەیە بەڵام ڕوئیاکانی ئێمە لەوانەیە جیاوازتر بێ ورتر بێ و پەیوەست بێ زیاتر بە تایبەتی بە نسبەت منەوە بە مەسەلەی ژنانە. ئەوەی یەکەی خۆشحاڵیە ئەوەیە کە لە کۆبوونەوەکانمانە بە تایبەتی کاندیدە ژنەکان دوێنێش محازەرەیەکمان هەبوو گفتوگۆمان لەسەر ئەوە کرد کە بیر و بۆچوونەکانمان جیاوازە بەڵام لە مەسەلەی ژنە جۆرێک لە هاوکۆکیمان هەیە لەم سەری ڕاستە ئەو پەڕی چەپ بۆیە ئەکرێ ئێمە لە ناو پەرلەمانەوە خۆمان حازر بکەین کە لۆبیەکی بەهێز بین جیاواز بین لە خولەکانی پێشوو ئەم لۆبیە بەهێزە بتوانێت ئەو دەستکەوتانەی کە هەمان بۆ بیپارێزێ و دەستکەوتی زیاتریشمان هەبێ چونکە خۆتان نەزانن ژیانی ژنان و ژیانی هەر تاکێک لە کۆمەلگا بەندە بە یاساکانەوە ئێمە ئەگەر کەم و کورتیمان لە یاساکانە هەبێ و ناحەقی هەبێ لە یاساکانە بە نسبەت بە تایبەتی ژنانەوە کێشەی زۆر گەورەمان بۆ دروستە بێ کە ئامانجە سەرەکیەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان کە بۆم هەڵبژاردنە لە بوارە کۆمەڵایەتەکە هەڵی کردووە ئارامی کۆمەڵایەتیە کە ئارامی کۆمەڵایەتیمان بوێ ئەبێ ئێمە کارەکانمان لەو چوارچێوەیە ڕێک بخەینەوە بۆ ئەوەی ئەو ئارامی کۆمەڵایەتە بەدیبێنێ باڵاترین دۆکیومنت کە ژیانی تاکەکان ڕێکە خاتەوە دەستوری هەرێمی کوردستان نەنووسراوەتەوە و زۆر ئیسیفادا یاخود زۆر پابندبوون هەیە بە دەستوری عێراقەوە پرۆژە یاسای 1970 لە عێراق دەرچووەوە قسە و باسی زۆری لەسەر کراوە ئەگەرچی ڕێکخراوەکانی هەرێمی کوردستان زۆر ئازایانە ڕەتی ئەکەنەوە و هاودەنگی هەیە لەسەر ڕەتکردنەوەی ئەم پرۆژە یاسایە بەڵام هیچ زەمانەتێک نییە سبێنێکە لە عێراق پەسەند کرا چ پڕیشکێکی بەر ئێماکەوە کە ڕاستەو خۆ زەرر لە ئێمەشەیە زەرر لە دەستکەوتەکانمان ئەیە ئێمە مناقەشە و گفتوگۆمان لەسەر ئەوە بوو کە چۆن عێراق سوود لە یاسای بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی ئێمە وەربگرێت کە هەموارێکی چوە پەرلەمان و ڕەتکرایەوە بۆیە ناکرێت ئێمە پاشەکشە بکەین و بین بەرەو دواوە بۆ ئەوەی پاشەکشە نەکەین سەرەتا پێداگریمان لەسەر ئەوە بێ کە دەستوری هەرێمی کوردستان بە شێوەیەک بنووسرێتەوە کە تایە ئەرک و مافەکان پارێزراو بێ هی هەر تاکێک پارێزراو بێ و دوجار چۆنێتی تعاملکردنمان لەگەڵ ئەو یاسانەی کە شخصیت و شکۆی ژنان ئەشکێنێ شکۆی مناڵان ئەشکێنێ لە گشتیشە شکۆی کۆمەڵگە ئەشکێنێ و خێزان هەڵەوە شوێنێتەوانێت چونکە خۆتەزانی تائیفەت بچێتە هەر خێزانێکەوە هەڵەوە شوێنێتەوە یەک و یەک ئەکاتە دوو ئەمەش مەسلەیەکی منطقیە بۆیە ئێمە گرنگە کە ڕوبەڕووی ئەم مەسەلانە ببینەوە بە یەکدەنگی و یەکدەنگی و یەک هەڵوێستێکی جوانیش هەیە لە هەرێمی کوردستان ئاستەنگی زۆرن بەڵام گرنگ ئەوەیە ئەو کەسانەی کە ئەچنە پەرلەمان ئەگەر من بم ئەگەر هاوڕێیەکی ترم بێ گرنگ ئەوەیە بەرنمەکەی ئەوەنە پوخت و بەهێز بێ ئەوەنە گرنگ بێ و ئەوەنە لە کۆمەلگا خۆیەوە بێ من بۆ یەک بەرنامەی کە یەک پرۆگرامی کە تایبەت بە گەنجان هەما سەدان گەنجم دوانوە ڕاستە و خۆ قسەم لەگەڵ کردم بۆی بزانم خواستەکانیان بیرکردنەوەکانیان ئایندەبینیان چۆنە بۆیە لە بەرنمەکانمان بە پرس و ڕاکردومە گرنگە ئەو کەسانی ئەچنە ئەوێ بەرنمەکانیان ڕاستە و خۆ پەیوەست بێ بۆ بەشانەی کۆمەلگاوە کە پێویستیان بە گرنگی پێدانە بۆ نمونە من لە بەشێکی بەرنمەکانمە کە تایبەتە بە ژنان گرنگیتەوە ئەم بە ژنانی خاوەن پێداویستی تایبەت وەکو ئەو بەشەی کە زۆر کەس قسەی لەسەر ناکاوە باس لە مافەکانیان ناکرێەوە چەندین معاناتیان هەیە جیاواز لە ژنانی تر ئەگەر ئێمە چوار معاناتمان هەبێ ئەوان دایانیان هەیە بۆیە پێویستەکە کە ئەو بەشانەی کۆمەلگا کە پەراوێز خراون لە چوارچەوەی بەرنمەکانە هەبن یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ناوچەیە ئەرکێکی زۆر قورسی لەسرە لە بەرەوەی پێشتر چەند حزبێک هەبوون کە ئێستا نەماون بە ناوی ئۆپۆزیسیۆنەوە کاریان کردووە ئەمە لە ڕووە سیاسیەکەیەوە بە ناوی خزمەتکردنی ژنانەوە ئیشیان کردووە ئەمە لە ڕووە کۆمەڵایەتیەکەی بەڵام هەردوو بەڵێنەکەیان نەبردوتە سەر بۆیە خەڵک جۆرێک لە بێهیوای لەلا دروست بووە بۆی کە ئایا یەکێتی کە ئەمجارە ئەگەر دەنگی باتێ ئایا ئەم بێهیوایە دروستەکاتەوە جارێکی تر یاخود بێهیواترمان ئاکاتەوە لەوەی کە هەیە من ئەڵێم هەموو کەسێک بەرپرسیارە لەو دەنگەی کە ئەیە و یەکێتیش ئەمجارە کە باس لە مەسلەی ژنان ئەکا یاخود باس لە ئارامی کۆمەڵایەتیەکە ئەمە پێشتریش ئیشی لەسەر کردووە و بەرنامەی بووە لە لۆگۆکەشیان نووسراوە دیموکراسی مافی مرۆڤ کەواتە ناتوانێت لەم ڕێڕەوە لابا و ناتوانێت خیانەت لەم ڕێڕەوە بکات لای من پەرلەمان وێزگەیەکی تری خەباتکردنە بۆ ژنان وێزگەیەکی تری ئیشکردنە بۆیە من ئومێدێکی زۆرم هەیە کە لە پەرلەمان ئەتوانێت کاریگەریەکی باشی هەبێ و دەستکەوتی زۆر باشی هەبێ.